سڵاو تا ئێستا زانیتە کەشتی نوح لە کوردستانە بەڵام کەشتیە ڕاستیەکەنە لەسەر شێوازی ئەو دروست کراوە و لە بەرامبەر چیای کۆڕەکە. هەروەکو دەزانین پێغەمبەر نوح لە دوای کۆچی دوایی ئادەم خەڵکەکە زۆر لە ڕێگا لا دەدەن و سەرگەردان دەبن. خودای گەورەش پێغەمبەر نوحیان لە بۆ دەنێرێت کە پیاوچاکێکی هۆزەکەی خۆیان دەبێت، بەڵام خەڵکەکە بە قسەی ناکەن و زۆر لە ڕێلا دەدەن، تەنها چەند ژمارەیەکی کەم دەبێت، ئەویش لە خێزانەکەی خۆی دەبێت. دوای نزیکەی 950 ساڵ لەوەی کە نوح بانگەشەی خەڵکی دەکرد کە بێن خوا بپەرستن، واز لە بتپەرستی بهێنن، بەڵام خەڵکەکەی هەر گاڵتەیان پێدەکرد و باوەڕیان پێ نەدەهێنا. و دوای ئەوەی کە نوح بێئومێد دەبێت لە خەڵکەکەی، خوای گەورە وەحی بۆ دەنێرێت کە ئارام بگرێت و کەشتێک دروست بکات. خەڵکەکە گاڵتەیان پێدەکرد کە ئایا لەسەر وشکانی چۆن کەشتی دروست دەکرێت، بەڵام نوح ئارامی گرت و کەشتەکەی تەواو کرد. لە هەر ئاژەڵێک دوو جۆر نێرومەی دادهێنایە ناو کەشتەکەی و خەڵکەکەش ئەوانی کە باوەڕیان پێهێنا هاتنە ناو کەشتەکە و فەرمانی بە نوحدا کە ئەو ئاژەڵانەی کە هەڵی بژاردبوون لەگەڵ ئەو خەڵکانەی کە باوەڕی پێهێنا بوو سواری کەشتەکە بن و ڕزگار بن. دوای ئەوەی کە لافاوێک دروست دەبێتن، خەڵکەکە قەومەکەی ئەوانەی کە باوەڕیان بە نوح نەهێنا لە ناو دەچن بەهۆی لافاوەکەوە. ئەوەی بینیتان کەشتی نوح بوو لە بەرامبەر چیای کۆڕە کە لەسەر شێوازی کۆن دروست کراوە. پێم خۆش بوو هەندێک زانیاریتان دەربارەی و کەشتیە پێ بڵێم. خۆشەویستان، هەر لە ناو کەشتیەکەی نوح بەرامبەر چیای کۆڕە کە هەروەکو دەزانین چیای کۆڕک شوێنێکی گەشتیاریە و خەڵک لە سەرتاسەری عێراق و هەموو کوردستان سەردانی دەکات بە تایبەت لە وەرزی زستان. بەڵام ئەمڕۆ من دەمەوێت پێتان بڵێم کە چیای کۆڕک تەنها شوێنێکی گەشتیاری نییە، بەڵکو شتێکی زۆر گرنگی تێدایە کە تاوەکو ئێستا ڕنگ بێ زۆربەمان زانیاریمان لەسەری نەبێت. من ئەمڕۆ بە تەواوی لە بۆتان شی دەکەمەوە پێتان دەڵێم کە چ شتێک لەسەر چیای کۆڕەکەی و لە بەرامبەریشدا تەلەفریکێ بە تەلەفریکەکە دەچم بۆ چیای کۆڕەک و لەگەڵم وەرن.